هەر کەسێک لە ئێمە پرسیاتان لێ بکەم لە هەر کەسێک لە ئێوە پێتان خۆشە لە ڕۆژی قیامەتا بگەنە خزمەتی خوای گەورە، خوای گەورە لێتان تووڕە بێ لێتان؟ پێتان خۆشە خوای گەورە لە ڕۆژی قیامەتا پشتان تێکا؟ هەمووتان دەڵێن نەخێر. دەی ئەوەی کە دەڵێن نەخێر با حەدیسەکە بزانێت چ باسی چی دەکات. لە حەدیسێکی صحیحی بخاری مسلیم دەهاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سوێنێک بخوات من حلف على يمين صبر وهو فيها فاجر، هەر کەسێک سوێنێکی درۆ بخوات، سوێنێک بخوات بۆ ئەوەی مافی کەسێک داگیر کات، بۆ ئەوەی پارەی خەڵکێک بخوا، بۆ ئەوەی زەوی خەڵکێک بخوا، بۆ ئەوەی حەقی خەڵکێک بخوا، بۆ ئەوەی سوێنێکی درۆ ئەخوا بۆی کەسێک لە خۆڕایی سجن بکرێ. کابرا تاوانی نییە دوو شایەتی بۆ دێن بە پارە و بە درۆ، دەیوەرە شایەتی لەسەر فڵان کەس بدە، فڵان کەسی کوشتووە یا فڵان کەسی ئەوەی دزی کردووە، ئەوەی کردووەی کردووە. ئەو کەسانە سزاکەیان چییە؟ بێگومان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لقي الله يوم القيامة وهو عليه غضبان، ئەگاتە خزمەتی خوا بەڵام خوا لێی تووڕێ، چونکە درۆی کرد، پیاوێکی داماوی کردە سجنەوە بە سوێنی درۆ، چونکە درۆی کرد زەوی خەڵکی داگیر کرد، پارەی خەڵکی داگیر کرد، مافی خەڵکی داگیر کرد، خوا لێی تووڕێ. و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە حەدیث صحیح تەرغیبە هەر کەسێک ماڵی کەسێک بە زڵم بە سوێنی درۆ داگیر بکات ئەگەر کەمێکیش بێ لەیەلقەیەن الله وهو عنه معرضون، ئەگاتە خزمەتی خوا، خوای گەورە پشتی تێکات. ئەی خوا پشتی تێکا و لێ تووڕە بێ کێ دیفاع لێ بکە؟ کێ دیفاع لێکە؟ بووکوزاواکەی کە پارە و پولت بۆ جێهێڵاوە، کوڕکچەکەی کە پارە و پولت بۆ جێهێڵاوە، ماڵی حرامت بۆ جێهێڵاوە، هۆ دیفاع لێکە؟ حاشا. جا هەر کەسێک لە ئێوەوەی کە دوایی گوێ لێ ئەبێ ئەگەر زەوی خەڵتان داگیر کردووە لە دەرەوە و لە ناوەوەی شار لە گوندەکەی خۆتان لە هەر شوێنێک بیگەڕێنەوە بۆ لای خاوەنەکەی، مەڵێ باو باپیرم وای کرد، باو باپیری باجەکەیان داوە تۆش باجەکەی بانەدەی. خوا لەو کەسانە تووڕەیە مافی خەڵک هەر مافێک بێ لە مافەکان داگیریکەن، کەواتە ئاگاداری خۆت بە خوا لێ تووڕە ئەبێ و پشتیشت تێکا واتە ئەتخاتە ناو ئاگری دۆزەخەوە. کەسیش نییە دیفاعت لێ بکات چونکە زوڵمت کردو مافی خەڵکت خواردووە. ئاگادار بە مەڵێ کابرا نوێژنەکەرە، کابرا وایە و کابرا وا زوڵمی لێت کردووە، کابرا ناکرێت تۆ بچی ماڵەکەی بخۆی، ناکرێت کابرا بۆ کەسێکی لێبدا بچم دزی لێ بکەم، شتی وا بێ؟ ناکرێت کابرا بۆ کەسێکی لێمدا بچم ماڵەکەی داگیر کەم و زەویەکەی داگیر کەم و پارەکەی بخۆم. عذر بۆ خۆت مەهێنەوە، خۆت ڕزگار کە لەم تاوانە گەورەیە. والله هەزارەها و ملیۆنەها کەسێ ئەم حەدیثانە شمولی دەکات. خوای غەفور و ڕەحیمە، بە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەمەیان پێ بڵێ بەو زاڵمانەی کە داگیرکردن. جا قڕ بەسەر ئەوانەی کە مافی ملیۆنەها کەسیان لایە خواردویانە، ئەوانە ڕۆشنایی لە قیامەتیانە نییە. مافی خەڵکە خۆن، موچەی خەڵکە خۆن، پارەی خەڵکە خۆن، زەوی خەڵکە خۆن، ئەوانە دەستیان لێ بشۆرە، دەستیان لێ بشۆرە. ئەوانم لەگەڵ ێوا قسەکە، ئەوانە دەستیان لێ بشۆرە، ئەوانە خێریان تیانە ماوە.